دکتۆر کاوان باراوی سەرتا سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. دکتۆر وەکو دەزانین لەم ڕۆژانەدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دەرمانسازی فایزەری ئەمریکا و هەروەها بایۆنتێکی ئەڵمانیا مۆر کرد بۆ ئەوەی کە با بڵین 100 بەشی ڤاکسینی کۆڤید-19 یاخود کۆڤید-19 بگا بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. جا دەمەوێت بزانم ئەم ڤاکسینە کەی ئامادە دەبێت؟ تۆ پێت وایە بەر لەوەی کە باسی ئەکەن شەپۆلی داهاتووی با بڵین ڤایرۆسەکە کە دەڵێن لە پاییزا دەست پێەکە، تۆ پێت وایە ڤاکسینەکە بتوانرێت تا ئەو کاتە ئامادە بێت بۆ خەڵکی ئەمریکا؟ زۆر سپاس ڕۆخان بۆ چاپێکۆتن بۆم دەرفەتە. ئەوەی تا ئێستا زانراوە کە ڤاکسینشنەکان بڵێن ئەم لقاحەتانە دەستی پێ کردووە لە مانگی چوارەوە دەست پێکەوە، بەعزیشان لە مانگانەیە نزیکی 160 لە لقاحات دروست کراوە کە زۆربیان تا ئێستا نەزانراوە کە استفادە هەبێ مەجموعی هەڵبژێرا لەو مەجموعانە وا دەمهەیە کە لە نهایەتی ئەم ساڵە بێ، بەڵام بە زۆربەی دەنگەکان لەوانەیە بکەوتە مانگی یەشی ساڵی داهاتووە. اینجا ئەم ڤاکسینەش کە دائەنرێت ڕواناکەم بتوانێت فرێ ئەو بکەوێت کە منعی ئەو خەڵکانە بکە لەوەی کە بیان پارێز لە کۆرۆنا ڤایرۆس و حاضر بێت لە کاتی خۆیان، لەبەرەوە تۆزێ کاتی ئەوێ احتیمال بکەوێتە مانگی 1 و 2 ساڵی تازە. بەڵێ باشە دکتۆر، یەک پرسیار کە زۆر بە مێشکما دێ سەبارەت بە بەم ڤاکسینە یاخود ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنا دەبینین بۆ ڤاکسینەکانی تر، با بڵین ڤاکسینی ئەنفلۆنزا کە ساڵانە لێدەین، کاتی ئەچیت ڤاکسینەکە لێ بدەی زۆر جار بیر لەوە ئەکرێتەوە کە نەخۆش نەبی، دەڵێن تات لێیە قڕگت دێشێ، ئەم پرسیارانت لێکن بۆی دڵنیابن لەوەی کە تۆ ڤایرۆسەکەت نییە کاتێکا ڤاکسینەکەت لێدەن. دەمەوێت بزانم بۆ ڤاکسینی کۆرۆنا چۆنە، چونکە ئێمە دەزانین جاری وایە تۆ ڤایرۆسەکەشت هەیە بەڵام هێشتا هەستت بە نیشانەکانی نەکردووە. ئایا هیچ باز لەوە کراوە کە چۆن ئەم ڤاکسینە بەکاربهێنرێت؟ ئەو گرانە هێشتا لەژێر لە کۆڵینەوەی چکە شتەکە تازەیە، بەڵام لێرە بێ بازی شتە بزانین زۆربەی ئەو کەسانی ئێستا ئەگەرمانی لقاحاتیان بۆ بکەین ئێمە نازانین چی کۆرۆنایە کۆرۆنا چکەی وا هەیوا هەم هەڵگری ڤایرۆس نیشانەشی نییە. جا لێرە دووشن زۆر مهمە، یەکیان ئەوانەی کە نازانین چەند کەس تا ئێستا مەناعی هەیە، ئەستا تووشی بۆ چا بۆتەوە بەبێ هەستی پێ بکە مەناعی هەیە، ئەمە کاتە تۆ لەم کاتە ڤاکسینێشنەکەی بێت یان لقاحەتەکەی بێتێ، ئایا دەبڵێکە یان لقاحەتەکەی بڵێن ئەبێت هەوەی مەناعەکەی دەبڵ کاتەوە یان نا، و دووەمیشان ئەگەر هاتوو حاڵش هەی بێ بەخەفی گرتوێت یا هەر نیشان لەسەر بێ خۆی بڕوان ناکەم زۆر کێشێکی گەورە بێ ئەو کەس ئەگەر لقاحات وەرگێ، چونکە خۆی ئیلا ئەگەر نەخۆشەکۆ و هەموو وەکو لقاحەکانی تر ئەگەر هاتوو مەسەلا ئاڕازی خراپە نەبێ، مەسەڵەن هەڵامەتیشی بەقوتە هەبێت و تا هەبێ ئەو کاتە ئەبێ دوورکەیتەوە لەوەی لقاحەکەی بێتێ، ئەلینا ڕوان ناکەم مشکلێکی گەورە هێشتا بەتەواتی کاتی. بەڵێ باشە دکتۆر، لە کاتێکا کە ئەم هەموو ناڕوونیە هەیە لەسەر ڤاکسینەکە، تۆ پێت وایە ئەمریکایەکان یاخود خەڵکی لە جیهاندا ئامادە بن بۆ ئەوەی کە کاتێ ئەم ڤاکسینە ئامادە بێ یەکسەر با بڵین ئامادەن بۆی ڤاکسینەکە لە خۆیان بدەن یان نا؟ وەڵا هێرەخان بە باوەڕی من خاستەکەم خەڵک پێشوازیشی زۆر لێکە بەرەو پیرەڕوا بێمان نەچێ لە وڵاتێکیان خەڵکێکی زۆر ڕۆشنبیریتیایە هەر بۆ لقاحەکانی تری زیاتر زۆربەی وەرئەگرن. جا ئەمە خاستن ئەمە دەسێکی زۆری خڕۆسە خەڵک لەبەرەوەی کە تا ئێستا کە من بینی بێتم ناڕوونی هەیە لەسەر شێوازی ڤاکسینەکە. وەڵاهی ئەزانین چۆنەوە ئەوەی مشکلە ئێستا خۆی ئەم ڤاکسینەش کە دانراوە وەکو عەرزم کردی لە مانگی چوارەوە مەحاولەکە لەسەر مەجموعەی ئەشخاص و بەرەبەرە مەجموعەی بەشداربوونەکان زیاد ئەکات بۆ ئەوی بزانن لە زەرەر و زیانەکانی بزانن چێت. تا ئێستا زەرەر و زیانەکان نەبینراوە کەتیانە ئەیلا ئەگەر هاتوو حەساسیەکی توێ دروستکرابێ یاخود وەکو سەرمایەکی بەسی دروستکراوێ، بەڵام من حەز دەکەم چونکە لەبەر ئەوەی خەڵکەکە لێرە دوو حاڵەتە تەسی تێکراوە، یەکەمیان وەکو نەخۆشەکە ترسی ناخۆشەکە وکە دەرونیش زۆر تەسی تێکراوە، لەبەرەوە پەنا ئەبەنە بەر هەموو شتێک بۆ ئەوەی کە بیان پارێزێ. من تەسەوەرەکەم پێشوازیەکەم کە ئەماژە بۆ واکەم خەڵک زۆر بەرەو پیری ئەم نەبڕوا خاص
بەڵێ دکتۆر کاوان باراوی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر مەمنون.